پرسی پەخستنی پەرلەمانی کوردستان لە دانیشتنی یاسایی پەرلەمانی عێراقدا تاوتوێکرا. ئەم پەرلەمانتارەی گۆڕان دەڵێت زیاتر لە 7 ئیمزای کۆ کردوتەوە تا پرسەکەی جوڵاندووە و دەشڵێت سەرۆکایەتی پەرلەمان بەڵێنی داوە کە لە دانیشتنەکانی داهاتوودا چەند بڕیارێک لەسەر پرسی داخستنی پەرلەمانی کوردستان دەربکات. ڕئیس لەسەر قەزیە دەکەین و هەفتا سێ واژوون بۆ کۆکردبەوە و ئەمڕۆ خرایە بەرنامەی کارەوە کە دوای ئەوەی کە کۆمەڵگە هەوڵ هەبوو بۆ تاعتیلکردنی ئەمڕۆ خرایە بەرنامەی کارەوە ئەمڕۆ مناقەشە کرا هەرچەند کاتی خرایە بەرنامەی کارەوە کە ئامادەبوون کەم بوو بەڵام دوجاریش ینی مناقەشێکی باش کرا وچە نەزەری جۆرە زۆر پێشش کرا بەڵام زۆربەی زۆری نەک ینیاتوانم بڵم تەواوی وچە نزەکانە گەڵەوە بوو کە ضرورە کە سوڵتاتی ئیتیحادی دەوری هەبێ. هاوکات محسن سعدون پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی پارتی لە دانیشتنەکەدا وتی باسکردنی ئەو بابەتە لە پەرلەمانی عێراق نادەستوریە. موضوع تعطيل برلمان كردستان في البرلمان الاتحادي فيها مخالفة دستورية. بەبڕوای من گفتوگۆکردن لە سەرپرسی پاخستنی پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراقدا کارێکی نادەستوریە. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە لە لیژنەی یاسایی کاتێک کۆبووینەوە ژمارەمان 11 کەس بوو. سیانمان ڕەتمان کردەوە و بەردەوام بین لە گفتوگۆکان. ئەوانی تر پشگیریان کرد. ئێمە دەڵێن لە سیستەمێکی فیدراڵی داین. مادەی 121 لە دەستوری عێراق دەڵێت هەرێمی کوردستان دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری خۆی هەیە. سربەخۆیە و پەرلەمانی فیدراڵی ناتوانێت دەست لە کارەکانی وەربدات. ئەمار توعمە سەرۆکی فراکسیۆنی فەزیلە ڕایگەیاند پاخستنی پەرلەمانی کوردستان کارێکی نادروستە و داوای لەلایەنەکانی هەرێم کرد سازش بۆ یەکتر بکەن. پەرلەمانتارێکی شیعەش دەڵێت ئاسایشی هەرێمی کوردستان بۆ بەغدا گرنگە لەبەر ئەوە پشتگیری کاراکردنەوەی پەرلەمانەکەی دەکەن. بكل تأكيد يعني احنا باعتبار الوضع في الإقليم يعني سەقامگیری هەرێم بۆ ئێمە گرنگە چونکە بە باش و بە خراپ کاریگەری لەسەر بەغدا هەیە بۆیە پێمان باشە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و پشتگیریشی دەکەین. ساڵ و نیوێکە پەرلەمانی کوردستان پەک خراوە و هیچ کام لەو هۆڵانەی بۆ کاراکردنەوەی دراون ئەنجامیان نەبووە. ئەوەش لە کاتێکدایە کە چەندین پرسی گرنگ وەک ڕیفراندۆم و ئەنجامدانی هەڵبژاردن پێویستیان بە دەرکردنی یاسایە لەلایەن پەرلەمانەوە. ئەمەشی یەکەم جارە کە هەوڵ بردێت لە ڕێی پەرلەمانی عێراقەوە فشار بخرێتە سەر بەرپرسانی هەرێم تا پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە. ئومێد محەممەد NRT بەغداد.